دکتۆرای هەیە لە بواری وەرزشیدا و ڕاهێنەری سەرجەم هەڵبژاردەکانی کچانی عێراقە لە ساڵی 2007ەوە سەرۆکی ڕێکخراوی ژیما و ئەکادیمەی خەونی وەرزشیە سێجاریەکەمی عێراق بوون لەسەر ئاسی پێشکەوتوان لە ساڵی 2019دا یەکەمی کوردستان بوون لەسەر ئاسی پێشکەوتوان. ئێستا ڕزگار محەممەد ڕەوف میوانی زایاڵەیە. مامۆستا ڕزگار بەخێربێ بۆ بەرنامەی زایاڵەی داهێنانی دەنگی ئەمریکا ئەم کاتت باش. باز بۆ بەڕێستان هەموو کاتێکتان باش. زۆر سپاس دەکەین. کاک ڕزگار بە هەواڵە خۆشەکە دەست پێ بکەین. ڕەنگە کەمترین کات باز لە هەواڵی خۆش بکرێ با ئەو هەواڵە خۆشە لە دەنگی ئەمریکا و لە ڕێی خۆتانەوە بۆ کورد و بۆ وەرزشوانان و بۆ مێژووی کورد بۆمان باسکەن کە چه هەواڵێکی خۆشتان پێ ئەمڕۆ. سەرتا سوپاسانەکەم دەستخۆشیتان لێکم بۆ سازدانی ئەم بەرنامە جوانە. جێی شانازیە من بەڕاستی ئەمە بۆ جاری دووەمە لەگەڵ ئێوەیە ئەم چاوپێکەوتنەکەم هەردوو چاوپێکەوتنەکە لەمەڕ کچی کورد و شانازی کورد و سەربەرزی کچی کوردەکە کە لە ژیماوە ئەم سەربەرزیە سەری هەڵا. ئێمە کچانی کورد ڕاهێنەرانی کورد نێنەرایەتی عێراقکەن لە جامی جیهانی بۆ کارامەکان لە ئیسپانیا و لە تونس ئەبەنەوە ڕکابەری پۆرتۆریکۆکەن بە پلەی یەکەم لەسەر کۆمەڵەکەی خۆیان سەرەکەون بۆ خولی 16 لەسەر جامی جیهانی کاوە کارێکە بێتا ئێستا نەگڕوینەوە بڕوانەکەم جارێکی کەش ڕوو بداتەوە مەگەر هەمان کچ هەمان گروپ هەمان ڕاهێنەر یا یاریدەری ڕاهێنەر بتوانن ئەو کارە دووبارە بکەنەوە. بەڕاستی شانازێکی گەورەیە لە جامی جیهانیا کە فیبا ڕێکی خستووە اتحادی دۆلی یەکێتی تۆپی سەبەتەی نێودەوڵەتی ڕێکی خستووە تۆ سەرەکەی بۆ خولی 16 هێشتا ماویشمانە ئەگەر خوایار بێت و براوە بین لە یارەکەی دەوری 16 لەوەی دەستەکەین بۆ دەوری هەشتیش. بەمانایەکی تر ئێستا عێراق لە 16مین بەهێزترین هەڵبژاردەکانی عێراقا لە باسکتبۆڵی کچان خوار و 16 ساڵ. بەڵێ هەڵبەت چەند ڕۆژێکیش لەمە بەر یاریکی دیکەتان بردەوە لە تونس. بەڵێ هەڵبەت تونس تۆز زەحمەت بوو ببوورە تۆز زەحمەت بوو لەبەرەوەی یاریەکەمان بە پۆرتۆریکۆ دۆڕانە بوو. یاری یەکەم بە پۆرتۆریکۆ دۆڕانمان بەداخەوە آخر لەحظە دۆڕەوان آخر سات کە یاریکەرێک شووتێک ئەکات ئەیفەوتێنێ بۆ دۆڕین بە جیاوازێکی زۆر کەم بەڵام لەگەڵ تونسا بە جیاوازێکی زۆر لەگەڵ ئیسپانیا بە جیاوازێکی زۆر کە ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە ئەم تیمە بەڕاستی شایستەی ئەوەیە کە سەرکەوتۆ بۆ خولی 16. بەڵێ هەڵبەت دروستکردنی ژیما و هاوکات کۆمەڵێک تیمی کە لەژێر بە کارامەی تۆ و بە پرۆفیشناڵی تۆ کە تا ئێستاکە دروست کراون ئەمێ باس دەوە بکەی کاک ڕزگار لە ماوەیەکی زۆر کەمە توانیت کۆمەڵێ پاڵەوانێتی بەرنەوە ئەمە زۆر گرنگە کۆمەڵی سەرکەوتنی گەورە ببنەوە هەم بۆ کوردستان و هەم بۆ عێراقیش. بەڵام ئێوە بە زەحمەتێکی زۆر توانیتان ئەم تیمە دروستکەن ئەم ڕێکخراوە دروستکەن ئەم دامەزراوێ دروستکەن بۆ کچانی کوردستان. ئێمە لە ساڵی 2016 پاش کۆمەڵێک مەینەتی لەگەڵ یانەیەکی سلێمانیە بەداخەوە کە یانەکانی سلێمانی کوردستان خەڵکانی سیاسی دەستیان بەسەراگرتووە نایڵن هیچ گەنجێک و هیچ ڕاهێنەرێکی بەهرەمەند و بتوانە جێدەستی دیاربێ. من لە ئەمریکا بووم لایەنێک لایەنەکان دوور خرامەوە لەگەڵ 45 جاریزان. ئەلبەتە بەندە لەو کاتەیە حەزەکەم زۆر بەڕاشکای ئەمە باسکەم بەندە لەو کاتەیە ئەمتوانی ڕابکەم بچمە وڵاتێک لە وڵاتەکان داوای لەجوئی سیاسی بکەم وەکو هەموو کوردێک کە لەدەست زوڵم و ستەم ڕاکە یاخود کۆمەڵی دیکومنتی هەیە پێشکەشێکە خۆشی و خێزانەکەشی نەجاتەیە. لەو کاتانەیە من ئەوم نەکرد هەستام لەو پەڕی دنیاوە گەڕامە بۆ کوردستان لە کاتێکا کە نەموچە هەبوو نەبووجە هەبوو هەرێم بە قۆناغێکی زۆر هەستیاراتیە پەڕی گەڕامە بۆ باوەشی ماڵ و مناڵەکەم بۆ باوەشی میلەتەکەم ڕێکخراوێکی ناوازەمان دامەزران بە ناوی ژیماوە تا ڕێگەی ژیان. ئەم ڕێکخراوە گرنگیدان بوو سەرەتا بە کچان لە ڕووی باسکتبۆڵ پاشان داوەری پاشان ژینگە پارێزی. بەڵام کارەکە گۆڕا لە جیاتیەوەی کە ڕزگار خەڵک فێریشت کە ئایسا ڕزگار فێریشتە بێ لە خەڵکەوە لە جیاتیەوەی ڕزگار کچی کوردستان فێری کۆمەڵێ مەبادی و پرینسیپی ژیان بکە. ئێستا کچەکان ڕزگار فێری کۆمەڵێ مەبادی و پرینسیپی ژیانەکان. ئەستافەکەی ئێمە هەموو ڕۆژێک لەم کچانەوە فێریشتێکە بین بەهرەی وا پیابوو لەم ژیمایە کە خەڵک خەو ئەبینێ ڕۆژێک لە ڕۆژان کاری لەگەڵا بکە نەک فێری بکە. ئەنجامەکەشی ئەوەتانێ ئێمە لە جامی جیهانیە لە پاڵەوانتەکانی غەرب ئاسیایە ڕۆژاوای ئاسیای لە پاڵەوانتێنی دەوڵەتەکانە ئێمە چینە تورکیا لە بشکتاشە بینەوە ئێمە چینە ئوردون بەشداری پاڵەوانتی نێودەوڵەتیەکەین ئێمە چین لە سێفیسی ڕکابەری لوبنانەکەین ئەگەڕینەوە بۆ عێراق یەکەمی عێراق ئەبین یەکەمی کوردستان ئەبین لەسەر پێشکەوتوان لەسەر لاوان بە جیاوازێکی زۆر لەسەر سێفیسی پلەکانی یەکەم و دووەم و سێم بەکارێنی بەدەستێنی کە لە هەموو مێژووی
عێراق قاشتیوانە بووە تیمێک بچێ بە سێتی بۆ بەشداری بکە هەر سێ تیمەکە یەکەم و دووەم و سێم بێ کاگاسۆ ئەمە ڕێک وەکو وایە کۆمەڵێک شێوەکار لە سنتەرێک لە سنتەرەکان سێ کەس بنێرن بۆ پەیمانگایەک یا ڕکابەریەکی شێوەکاری سێرکی هەم شێوەکارەیان یەکەم بێ چیان دۆم بێ چیان سێم بێ ئەوە ئەگەر دلیل بێ دلیلە بۆ ئەوەی کە ئەو بەرنمەیە ناوایەزەیە بۆی ئەم سێ شێوەکارە توانیان یەکەم و دوم و سێم بن ئەوەی کە دلیلیشە ئەوەیە کە ئێستا لێرا ژیما بەڕاستی سەرکەوتوە چکەگە سەرکەوتونە بێ یەکەمین شێوەکار و دووەمین شێوەکار و سێمین شێوەکار بەڕاستی ئەمانم کچانە ڕسامن فەنانن بەڕاستی هونەرمەندن من هەموو جارێک کەبیر مەکەوێتەوە من ئەم بەرنامەیەم دامەزدان و چرکە بەلەشمایەت دڵخۆشێکی زۆر دامەگرێ من بوومە هۆی ئەوەی کە کچی کورد بچێتە تورکیا لە تورکیا تورکەکان چەپڵە بۆ کوردەکان لێ بنکەوە شانازێکی گەورەیە بوومە هۆی ئەوەی کە ڕێگە بۆ کچ بکەم لە ناوجەرگەی بەغایە تۆ پاڵانتی عراق بەدەستبێنی وەزیری وەرشولاوان بڵێ من شانازی بێەوەکەم بوومە هۆی ئەوەی لە جامی جیهانیە نەک ئەنجام بەدەستبین بۆ کورد بگرە بۆ عێراقیش ئێمە نمونەی کەپشانمانەوە ئێستا نمونەیە کە بەڕاستی نمونەیەکی ناوازەیە نمونەیەکی یعنی نمونەی نییە بڕوان ناکەم نمونەی هەبێ لە مێژووی عێراق لە ساڵی 1920 کە عێراق دامەزراوە کۆمەڵێک کچی کورد بەو مناڵیان بەو تەمەنە بچووکیان بتوانن دار بڕوێنن گوڵ بڕوێنن خۆڵ و خاشاک پاکەن و لە هەمان کاتا منە پاڵەوانی نەوازە و اینجا سەریشکەین بۆ جامی جیهانی لە جامی جیهانی شابێ لە ئیسپانیا و تونس بۆ بەرێتەوە کە 50 ساڵە خەریکی میشن ئێمە لەوە چه 5 ساڵە خەریکی بکەن بەڵێ بە دڵنیاییەوە کاک ڕزگار هەڵبەت شانازێکی گەورەیە هەم بۆ کورد و هەم بۆ عێراق و بۆ ناوچەکەش وە شانازێکی گەورەشە بۆی کە بە هەوڵ و ماندووبوونێکی هێزگار زۆرەوە لە ماوەیەکی کورتدا توانیتان کۆمەڵی پاڵەوانێتی بەدەستبێنن یەکێک لەو شتە گرنگانی کە زۆر حەزەکەم ئاماژەی پێ بەم کە ئەوەیە بەدەر لە وەرزش و پاڵەوانێتی و بەشداریکردن لە جامی جیهانی و جامی ناوچەکەیە هاوکات بۆ وڵاتانی دیکەش کە بەشداریتان کردووە ئێوە توانیتانە وەرزشوانەکان ئەو کچانە فێری ئەوە بکەن کە چۆن ژینگە پارێز بن چۆن شوێنەکەی خۆیان خۆش بێ چۆن بە خەمێکی گەورەوە بە عشقێکی گەورەوە کار لەسەر جوانکردنی تیمەکەیان بکەن بەتەکید بە دڵنیایەوە ئێمە کۆمەڵە سەرکردەمان لە ناو کۆمەلگای سلێمانیە کە لانکەی شۆڕش و لانکەی من ئەتوانم ناوی بنێم ڕۆشنبیریە کە شارەکەشمان شاری ڕۆشنبیریە بەداخەوە کە ئێستا بەما قارەگەشتۆ بەڵام لەگەڵ ئەوەشا ئەیبینیت لە نێوان ماوەیەک و ماوەیەکەیە شۆڕشێکی فکری شۆڕشێکی سەقافی ڕۆشنبیری دروستە بێ کە هەموو شتەکان ئەشارێتەوە هەموو ناشرینیەکانەکە بە جوانی لە چای خەڵکە تەنانەت نێارەکانیشیان سەرسامە بن پێی بۆ خۆتەزانی کاگاسۆ ئێمە لە بەغایە یەکێتی باسکی عێراق بریتە لە خەڵکی عەرب و شیعەش بەتایبەتی قبوڵکردنی ئەم کچانە و بەندەوە کوڕاهێنەری سەرجەم هەڵبژاردەکانی عێراق پاش کۆمەڵی بیرکردنەوەی زۆر و بڕیاردانی زۆر هاتووە هەل لە خۆیان هاتووە نهاتوە من نەچوم وەکو هەنێک ڕاهێنەر پارە بم بە یەکێتی باسکی عێراق بۆی بمکا بە ڕاهێنەر یاخود ڕەشوەیەکیان بەمێ یاخود لەگەڵ سەرۆکی یەکێتی باسکەکەیە کە لە نزیک و دوورۆ نایناسم تەنهاوەکو باسکێتبۆڵی ناسم تاوەکو من کاتە پۆزیشنێکەوە ببم بە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق کچەکانی من بە ئاستی بەرزی خۆیان سەلماندووایان کردووە کە یەکەم و دووەم و سێم وەکو باسم کرد خۆیان بن لە نمونەی ئەدەب و ئەخلاقایەکە من هەم کچانی ئێمە یەک نمونەی زۆر بچووک باسەکەم سەرپەرشتیاری بەشی کچان و ژنانی عێراق کە ئافرەتێکی عەرەبە هاتووە سەردانی ئەم کچانە بکە لە هۆتێل ڕۆژێک لە ڕۆژان لەم ماوەی ڕابردووە لە بەغدا سعات 11 شەو هاتووە کە هاتووە بۆ ئەوێ ڕاهێنەری هەڵبژاردەی کوڕانی عێراق پێویستە بۆ لای چی هاتووی توێتی هاتوون بۆ لای کچەکانی هەڵبژاردەی عێراق توێتی باسی کچی چێکە و کچانە سعات 10 خەوتون تۆ لە سعات 11 هاتووی بۆ لایەن ئەم کچانە بەرنامەی خۆراکیان بەرنامەی خەوتنیان بەکارهێنانی مۆبایلیان ژیانیان لە ماڵەوە ژیانیان لە دەرەوە ژیانیان لەناو ژیمایە ژیانیان لەناو ڕاضەیە لەناو خوێندنگاکانیانە سەرکردن جیاوازن ئەم کچانە توانیویانە ببنە کەسانێکی تایبەت کەسانێکی بەهێز کاریزمای مناڵێکی 13 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵ نییە ئەگەر کچێکی 10 ساڵی ئێمە بینی وازانی 18 ساڵەکە هەڵسو و کەوتەکە ئەوەی کە 14 ساڵە وازانی 20 ساڵ ئەوەی کە 7 ساڵە وازانی 30 ساڵە هەتا ئێستا ئێمە لە ڕێکخراوی ژیمایە بۆ ماوەی 5 ساڵ بۆ 6 ساڵ زیاتر بە زۆر بەماندووبوونەوە ئێمە کارەکەین تا ئێستا هیچ حاڵەتێکی سواز بخوا دەستپیسی داوێن پیسی خراپە شەڕ کێشە ئاژاوە ئەو شتانەمان نەبووکەوە ئەو پەڕیشانازیە بۆ ئێمە چونکە بۆ خۆت زای ناوەندێک کە بە هەزاران کچی تیاتێپەڕێ هەمووشی مێردن ماڵ بە دڵنیاییەوە بە حاڵەتی واڕووبە تا ئێستا یەک حاڵەت لەو حاڵتان ڕووینەوە لە هەموومانش گرنگتر تۆ دەیت فانیلی وڵاتەکەت لەبەرەکەی ئەچیتە جامی جیهانیەوە لە جامی جیهانیە ئێستا من دڵنیام ئیسپانیا سەرسام و تووشی شۆک بوون کە بە عێراق دۆڕاون چکە لەوانەیە پێش پاڵانتێکە تونسیش و پۆرتۆریکۆش و
ئیسپانیا ژووتبێتیان عێراقمان لەگەڵ عێراق زۆر ئاسانە بە ئاسانی لیانە بینەوە کە ئێستا ئێمە بووین بە یەکەمی کۆمەڵەکە بەڕاستی تووشی شۆک بوون. ئێستا هەمووانە پرسیارەکەن ئەلبەتە پسپۆریان هەیە ئەلبەتە خەڵکیان هەیە من دڵنیام قەنەواتە ئەعلامیەکانیشیان وردەوە دەدێنە عێراق پرسیاری ئەم تیماکەن ئەم تیمە چییە چۆن کچێکی پچکۆلە لە تەمەنا بتوانێت ئەم ئامانجە پێچێت چۆن بتوانێت ئەم ئاستە ناوازەیە پێشکەشکا بەڕاستی بە دڵنیاییەوە کاک ڕزگار زۆر حەزەکەم باسی کۆمەڵێک شت بکەیت کە زۆر گرنگە بەلامەوە لە ماوەی ئەم 5-6 ساڵەیە کە توانیتانە ژیما دروستکەن و توانیتان ئەو هەموو پاڵەوانێتیە و هاوکات بەشداری جیهانی و بەشداری لە ناوچەکەیە و لە زۆرێک پاڵەوانێتیا بەشدار بوون بەڵام کۆمەڵێک ئاڵنگاری کۆمەڵی ئاستەنگی گەورە هاتوۆتە بەردەمتان بەڵام توانیتان بەسەر هەموو ئەو ئاستانگانەدا سەرکەون پێم خۆشە ئەو بۆمان باسکەی ئەو هێزت چییە وای لە ئێوە کرد کە ڕوبەڕووی هەموو ئاستەنگانە ببنەوە کە من ئاگام لێیەتی چ ئاستەنگێک هاتە بەردەمتان و بەڵام توانیتان زۆر سەرکەوتوش بوون و بچنە پاڵەوانێتی جیهانیشەوە و جامی جیهانی و جامی پاڵەوانێتەکان بەدەست بێنن بە بڕوای من خۆم وەکو خۆم باوەڕێکی زۆر قوڵم بە کچەیە سێری کچە شەڕوانەکانمان کە لە سووریا چیەکەن سێری ئەم کچە شەڕوانەش کە ناو ساحەیە چیەکەن ممکنە کۆمەڵێک کچە شەڕوانی کەمان هەبێت لە مۆسیقایە تا ئێستا بە دەرنەکەوتبن ممکنە کۆمەڵێک کچی کەمان هەبێت لە بواری نووسینە تا ئێستا بە دەرنەکەوتبن ئێمە شێرە ژن و شێرە کچی زۆرمان هەیە بەڵام بەداخەوە هەلیان بۆ نەڕخستاوە من هەستەکەم پێم وایە لە گەڕانەوەمە لە ئەمریکا خوایان قەدەر یان ئیرادە ڕگە هەرچێکی ناوەنەی منی خستە شوێنێکەوە منی کرد بە توڵێک بە ئامرازێک بۆی ئەم هەلە بڕخسێنم بۆ کچی کورد وا لە کچی کورد بکەم لە مناڵیەوە لە 7 ساڵی و 8 ساڵیەوە بێنین فێری پەروەردەیەکی جوانی بکەین لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەهێزیان کەین لە ڕووی سایکۆلۆجیەوە بەهێزیان کەین لە ڕووی تەندروستیەوە اینجا لە ڕووی هونەریشەوە پێشیان خەین ببن بە یاریزانی هەڵبژاردەی عێراق بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر ئەو بەهرە شاراوانی کە لەم کچانایە دەربخرێ هەستەکە من ئەو ڕێگایم ئەوە شەرەفێکی گەورەیە ئەڵبەتەکە ئەو ڕێگایە درابێ بە من ببم بە جیسرێک پردێک بۆی ئەو کچانە پڕنەوە بەسەریا و بگەن بە ئامانجەکانیان کە من دڵنیام ئەم ئامانجەی سەبردنەوە لە ئیسپانیا بردنەوە لە تونس ئەبێ بە ڕووداوێکی مێژووی نەک بۆ عێراق بگرە بۆ ئەم کچانە خۆیان بۆ هەتا ئەمرن لەو چه شانازی بکەن کە ڕۆژە لە ڕۆژان لە تونسیان بردوێتەوە لە ئیسپانیان بردوێتەوە ئەو ڤیددیویانە بۆ هەتا هەڵەگرن بۆ هەتا لێنەوە لەوە چێنەوەکانیشیان وەچەکانیشیان شانازی پێوە بکەن کامە بۆ خۆتەزانی من ئەو ڕێگەیە بووم کەەوە ئەلبەتە من بە تەنیا نەبووم من بڕوا بکە کاگاسۆ ئینسان قەت ئەنانی نەبێ خۆپەرز نەبێ من خۆم بە تەنیا نەبووم سەربازێک جێشێکی زۆر لە سەربازم لەگەڵا بۆ خەڵکێکی دڵخۆزی ئەم شارە بوون خەڵکانێکن کە ڕۆشنبیرن تێگەشتون لەوەی کە ئەم بارە سیاسی و ئەم بارە کۆمەڵاتی خراپەی کە ئێستا سلێمانی کورسانی تێکۆر بووە نابێ ئاوابێ ئەبێ بگۆڕێ گۆڕانکاری لە ڕێی چیوە بێ بە بڕای من ڕێکخراوە مەدەنیەکان و بە جددیش بە دڵسۆزی بە پاچی ئەو ڕێکخراوی ژیمایە کە دامەزرا توانی بێتە پردێک لە نێوان ئەو کچانی کە بێهیوان بۆی بنە کچانێکی بەهرەمەند کەەوە زۆر گرنگە تۆ بە چەند ساڵێک ئەتوانی ئەم کچانەوە لێ بکەیت بگەن ئەو قۆناغی داهێنان بکەن لە لایەکی دیکەوە ئەم کچانە لە قوتابخانەکانیانە سەرکەوتون ئەوش گرنگە تۆ توانی وایان لێ بکەی هەم قوتابخانە بکەن هەم توانن وەرشەکەش بکەن و ژینگە پارێزیش بکەن و یارمەتی کەسانی کەش بنی ئەمانە یارمەتی خەڵکانی خان پێداویستی تایبەتیان هۆڵی خاوان پێداویستە تایبەتەکان پاک ئەکەنەوە تەنانەت توالێتەکان ئاسەکان ئەشۆنە بچان کەەوە ئەو پەڕی سەربەرزیە بۆ ئەمانە بەندە لە پێش هەمویانەوە کاتێک کە کچێک بێت نمونەیەک بینێ لە ئاستی باوکیە لە باوکی گەورە دریاوەکو هاوشێوی باوکی لە تەمەنا بێت لەگەڵ یا ئامادە بێت ئاودەستێ بشوا بۆی هۆڵەکە پاک بێ هۆڵەکە پاکاتۆ ماسیحەیەک بۆی ڕاضی تیاکرێ وەرشی تیاکرێ ئەوش ئامادەیە و کارە بکە ئەوی بە نمونەیەکی جوان بۆی لە کۆتاییە کۆمەڵێک دروستە بێ ئەم کۆمەڵە ئەتوان بێ کۆ داهێنان بکەن چونکە تەرکیزی ئەساسیان لەسەر مادە نییە لەسەر پارە نییە تەرکیزی ئەساسیان لەسەر گەیشتن بە ئیمتیازات نییە تەرکیزی ئەساسیان بە بڕای من وردبوونەوەی سەرەکی ئەم مناڵانەیە ئەم تیمە لەسەر ئەوەیە کە چۆن بتوانن ئەم بەهرە جوانانیان بکەن بە ئەنجام هەروەک پێم وتی لە جامی جیهانیە تۆ لە تونسە بیت و لە ئیسپانیا بیت و من دڵنیام ئەم تیپە دوودریش ئەڕوا ئێمە بەرنامانەیە بۆ سێفیسەیە کە بتوانین بگەینە پاڵانتی ئاسیا بەرنامان هەیە بۆ سێفیسێ کە بتوانین لە وڵاتەکانی چواردەور بینەوە ئیسێمە لە ئیسپانیا بەرینەوە بۆچی نتوانین لە ئێران بەرینەوە بۆچی نتوانین لە سووریا بەرینەوە من ئەوە ئەڵێم سواز بۆ خوا کە من بوومە ئەو ڕێگایە بۆی کچ بەسەر ناپەڕێتەوە ئەلبەتە بەسەر لاشەی مناپەڕینەوە چکە بۆ خۆت زانی کاگەسەوە ئاسان نییە ئەمەی کە من باسێکم ڕەنگە بەقسە ئاسان بێ بەڵام وەکو باسێک کرد کە ئەو ئاڵنگاریانی کە بەرامبەری تۆ ئەوەسن خەڵکانێکی کاڵفام نەفام نامسەقف ناتێگەشت و
خەڵکانێکن کە بازاڕین خەڵکانێکن کە تێناگەن لەوەی کە تۆ ئەسڵەن چیەکەی ئەڵبەتە گاڵتەشێ پێکەن زۆر کەسە بۆ گاڵتەی بێمەکەڕۆکە ژیمامەند دامەزرانەوە بەڵام لە دوای سەرکەوتنەکان ژیماویسێتی پەیوەندی بکا بە ژیمەوە کە ئێمە نەمانێشتۆ بەڕاستی چونکە ئێمەمانەوێت جیلێکنەوەیەکی نوێ دروستکەین بۆ سلێمانی کوردستان لە هەموو بوارەکانە ئەم نەوە نوێنەوە کۆنەکەی بیر بچێتەوە ئەو نەوە کۆنەی کە بە درێژایی ئەم 30 ساڵەی ڕابردوو لە وەرزشە لە خراپەکاری بەڕاستی زیاتر هیچ شتێکی پێ لێ نەبووە بۆیە من پێدەڵێم ژیما مۆدێلێکی نوێیە ئەم مۆدلە نوێ زۆر دوورەوە ئەچێتە دەڕووی وڵات و ئەچێتە دەڕووی عێراق و بە جیهانی شەبێت هەر لەو چوارچێوەیە هەموو ئەمریکەکان سەرسامن بەوەی چۆن کچێکی 13 ساڵ 14 ساڵ ئەتوانین لە پاڵەنتی خوار و 15 یاریکا خۆی 13 و 14 لە پاڵەنتی 15 یاریکا و بتوانێت ئەنجام بەدەستبێنێ ئەی باشە ئەگەرم کچە بێ 15 و 16 بێت ئەنجامێک بەدەستبێنێ ئەمانە هەمووی کۆمەڵێک حساباتی ژمێریاریە بۆ خۆت زانی یەک زائیدێکە کاتە دوو ناکاتە سێ ناکاتە یەک ناکاتە سفر ئەمانە هەمووی ئەنجام و لە داهاتوە ئەنجامی ناوازەتر و ناوازەتر پشت بەخوای گەورە بەدڵنیا و کاک ڕزگار هەڵبەت بەدر لەوەی کە تا ئێستا کە توانیتوانە ئەو بەردەوام بن و هاوکات پێکەوە داهێنانێکی جوان بکەن و پێکەوە بەهێز و گڕوتینێکی گەورە و بەشداری پاڵەوانێتەکان بکەن هاوکات دەوڵەتانی دراوسێ و هاوکات و ئەمریکا و هەنێک لە وڵاتانە پەیوەندیتان کە پیانەوە هەیە بە تیمانی ئەبێ و یان بە شارەزایانی ئێوە ئەوان ڕایان چییە لەسەر بابەتەکە هەن یان هاودەنگی ئەوان چییە لەگەڵ ئێوەیە خۆی بەداخەوە ئێمە کە بە سەرەتاژی مامان دامەزان خەڵکی سلێمانی زیاتر جایەتێکرد وەک لە خەڵکی دەرەوە بەداخەوە کەسانێک هەبوو لە ناو وەرزشا پێیان وا بوو ئێمە خەڵکێکین بە مانە عەرەبیەکەی فاشیلین سەرنەکەوتوین ناتوانین ئەم شۆڕشە بگرین ئەستۆ بەڵام دوای ماوەیەک وەکو بۆم باسکردی کە زانیان سەرکەوتنەکانی ژیما فعلەن بۆ بەڕاستی بۆ بە حەقەت پێیان وا بوو کە ئەتوان جارێککە بێن لەگەڵ ئەم کاروانەیە بڕۆنکەوە کەەوە شتێکە ئەنی مستحیل لە کاگاسۆ تۆ کاتێک لە کاروانێک کەدا ئەبڕێی بۆ ماوەیەکی دوور درێژ بۆ چەند ساڵێک ناتوانانی پێوی بگەیتەوە ئەبێ دایان ساڕاب بکەی بۆی بگەیتەوە بۆ کاروانە ئێمە بەجێمان هێشتن سواز بۆخوا من توانیم کۆمەڵی خەڵکی زۆر بەجێ بێڵم هەر لە پسپۆرانی وەرزش هەر لە خەڵکی بڕوانەمەدار من تەنە ژیانی خۆشم کرد بە تەسحێ بۆی بتوانم خۆم دروستکەم بۆی بتوانم خۆم پێشخەم وەکو ڕاهێنەر وەکو کەسایەتی وەکو مرۆڤ من تەسحێم بە زۆر مادیە تەسحێم بە زۆر حەز و ئاواز و خۆشی خۆم لە ژیانەیە لە پێناوی ئەوەی بتوانم شتێک بۆ سلێمانی دروستکەم ئەوتانە ئێستا کارەکەمان چەکەری کردووەردەوە دەبەرەگرێت بەڵام لە کۆتایی ئەو کەسان ناتوانن بگەڕێن نایەمە ئێستا ئەم جیلە تازەیە ئەم نەوە نوێ من پێم وایە لە منیش باشترە بن چکامانە لە چەند ساڵی داهاتووە ئەمانە جێ ڕزگارەگرنەوە لە ڕزگاریش باشترە بن ئەو کاتە منە بم بە مۆدێلێکی نوێکە من هیوادارم ئەو کاتە واز بێنم بۆی ئەمانە بیبن بەڕێوە من کارم بۆ ئەوش کردو حەزەکەم ئێوە لەم شاشە جوانەتان و پیشانی هەموو جیهانی بن و هەموو کوردێکی بە شەرەفی بن کە ئێمە کارمان بۆ کردووە ژیما بەردەوام بێ دوای ئێمەش نەگۆکو هەموو بزوتنەوەیەک یا حرەکەیەک یا شۆڕشێک کۆتایی پێبێت بە کۆتایی هاتنی سەرکردەکەی ئەمە زۆر گرنگە ئەم خاڵی دوم ئەوەی ئێمە فیات عمریمان دروست کرد و ئاستا جیاوازە تەمەنەکانمان دروست کرد و ئەم کچانە بە دوای یەکایەن وەکو قادرمەیەک چۆن لە قادرمەیەکەمەوە بۆ دووەم بۆ سێم بۆ چوارەم تا لوتکە ئەگەیتە لوتکە ئەم قادرمانە یەکتری تەواوکە ناتوانانی باز بێ بەسەر چوار قادرمە بچیتە قادرمە یەکەم ئەوێ بە قادرمەی یەکەم و دووەم و سێم و چوارەمە سەرکەوین جاکەوێتە پێنجەم و شەشەم ئێمە وامان کردووە لە هەموو ئەمانە گرنگتر کۆمەڵی خەڵکی خۆبەخشی دڵسۆزمان لە دەورە کە ئەم خەڵکە خۆبەخشانە نەگرنگی بە پارایە نەگرنگی بە حەزێن هاو شێوەی ئێمە توانیویانە هەمان مەبدە و فکری ژیما بچەسپێنن لە مێشکانە ئەمە ژوای کردووە بەنسبەت خەڵکی دەرەوە دوو نمونەی بچکۆلت پێ ئەڵێم کاتێک ئێمە لە تورکیا بووین ئاستەمە خەڵکی تورک چەپڵە لەیا بۆ خەڵکی کورد کازان ئێمە خەڵکی سلێمانی و بە کوردی قساکەین لە یاریگاکانیانە لە تیمی بشکتاشمان بردەوە بە گەڵاتەسەرای لە ئاخر دەقەیە دۆڕین سەرجەم دایک و باوکە تورکەکان کە هاتبوون سێری کچەکانی خۆیانیانە کرد براوەش بوون دڵیان پڕ بوو چەپڵیان لێیا بۆ کچەکانی ئێمە و هاتنە ناو ساحەکە ڤیدۆشمان هەیە بەوە ینی گرتێکی ڤیدۆیمانەیە کە باوەشیان پیاکەن بە کچەکانی خۆیانڵێن وەرن باوەشیان پیاکەن ماچیکەن کە ئەو پەڕی سەربەرزی و سەرفرازیە ئەو پەڕینامەی ئاشتیە کە بتوانی تۆ لەگەڵ تورکەکانە ئەوە بکەیت لە دوای یاریەکە سپۆرێک ئەم کامپی بۆ ئێمە ڕێخست بوو هات بە منیوت بە تورکی قسەی کردوتی من دەتوانم بە ئینگلیزی قسە بکەم لەگە ڕزگارە بەڵام حەزەکەم بە تورکی قسە بکەم بۆی تەرجەمەکەن ئەلبەتە نامەیەکی پێبوو کە من وەکو ئەمێ قسەم لەگەڵا بکەم وتی ئەم تیمەی تۆ تیمێکە ناوازەیە من زۆر سەرسامم بەڕێخستنی سەرسام نیم بە ئاستی بەرزیان ئاستی هونەریان زۆر بەرزە بۆ تەمەنە بچووکانەوە بەڵام سەرسامم بەڕێخستنیان چۆن توانیتە ئەم کارە بکەیت من پێت ئەڵێم ئەگەر ئەم تیمە دوو ستەیجی کە ببڕێت تەنها دوو ستەیجی کە لەسەر
ناوچەکە ئەبێ بە تیمێکی بەهێز ئەمە وەکو تورک وەکو ئەمریکیەکان ساڵی 2009 کاتێک کە تێزی دکتۆرەکەم هەبوو من سەرپەرشیارێکی ئەمریکی مەواتە سلێمانی بۆەوەی لە گفتوگۆی توێژینەی دکتۆرەکەمە بەشدار بێت سەردانێکی ژیمای کردبەوەی بزانێت لە ژیما چی ئەگوزارێ هات وتی حەز ئەەکەم مەشق و ڕاهێنان بە دایکی کچەکان بکەم بیرۆکەیکی بوات کە ڕاهێنان بە دایکی کچەکان بکە لەو کاتەیە پرۆسەکە پێچوانە بوو پێشتر دایکەکان تەسویری کچەکانیانەکە ڕستمیانەگرتن ڤیددیویانەگرتن ئێستا کچەکان مۆبایلیان گرتو بە دەستیانەوە و تەسویری دایکەکانیانە کرد کە گۆڵیانە کرد کە کاتێک تەواو بووین لەوە من لە 75 وڵاتی دنیای پرۆژەمێ تا ئێستا پرۆژەیەکو ژیمانەوازەم نەدیوە ڕۆژانە بە بەردەوامی کۆنتاکت لەگەڵ مناکە پرسیارەکە لە بارشتەکانەوە ئەمڕۆ نەک سەرسام بوو یعنی بڕوا بکە باوەڕی نەئەکرد کە ئاتێوتم من ئێمە متەسەدری مەجموعەکەین یعنی یەکەمی مەجموعەکەین لە کاسی عالەمە چونکەوە بەڕاستی مفاجئێکی زۆر گەورەیە بۆ هەموو جیهان من دڵنیام شتی زۆر گەوری لێبێتەوە بە منی وێت ینی تێکستێکی بۆ نووسیوم زۆر کاریگەرە ئەڵێ ناومێت مەبە قەت لە دۆڕانن تۆ لە ئێستاە براویت پێویستە بە بردنەوەی زیاتری تر نییە ئەوە زۆر گرنگە کەسانێک ڕەنگە نەیار بن بە ئێمە کەسانێکیش ڕەنگە دۆست بن بەڵام خەڵکانێکی ئەژنەبین با بڵێن بیانین ئەم کەسە بیانیانە تەقدیری ئەم پرۆگرامە ئەکەن ئەمان پێیان وایە کە ئەم پرۆژەیەکی ناوازە و سەرکەوتووە ئەی بۆچی خانەخەکانی خۆمان پشتگیری نەکەن لەگەڵەوەشا ئێستا لە سلێمانیە بە بڕای من دەیان و سەدان دۆستمان هەیە ئێسێمە لە ناو بەغایە دۆستی دنیامان هەیە کاگاسۆ ئێمە خەڵکێکی زۆر پشتگیریان پرۆگرامە کە خەڵکی پسپۆر ڕاهێنەری نێودەوڵەتی کەسانی پسپۆر لە بواری یەکێتی باسکەی عێراقا وەکو پسپۆر کارەکەن وەکو لیژنەی مدەرریبین وەکو ئەندامەکانی یەکێتی باسکەی عێراق ئێستا ئێمە لەگەڵ غازی شیمال لە عەقدمان کردو ینی غاز شیمال ساڵی داهاتوو بەتەمان بیکەینە ساڵی پرۆژە و داهێنانی گەورەی ژیما بەشداری پاڵانتی عەرەب بکەین بە کچی کوردەوە بەشداری پاڵانتی غەرب ئاسیا بکەین لەسەر یانەکان لەسەر هەڵبژاردنەکان گرنگە ئەمە بەردەوام بێت بەڵێ کاک ڕزگار ئەمەوێ بۆ کۆتایی پێبێنین سەبارەت بەوەی کە ئەو هەموو سەرکەوتنانی ئێوە و بەشداریکردن لە پاڵەوانێتیەکانە و هاوکات ئەو هەموو توانیتوانە ژیما لە چەند ساڵێکە بکەن بە یەکێک لە پێشەنگەکانی تیمەکان لە هەموو عێراقا وەرە ناوچەکەشە ئایا حکوومەتی هەرێم یان ناوەندەکانی حکومی عێراق بە تایبەتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم توانیوانە ڕۆژێک لە ڕۆژان ئاوەڕ لە ژیما بدەنەوە بەمانایەکی ڕاستەوخۆ نەخێر بەڵام جاروبار مەسەرەن بۆ منە دکتۆر هەواڵەوە بەکرد پارێزگاری سلێمانی هاوکاری کردوین ئێمە چوین بڕێک پارەمان کۆ کردو ئەو بۆی تەواو کردین پاسێکمان کڕی کەیسە و پاسە کچەکان هێنەوە بەم بە نمونەیەک بە هەنێک کەسی دڵسۆز خەمخۆر جاروبار هاوکەن ئەوەی کە ئێستا گرنگە ئەوەیە ژیما کەوتوە سەر پێی خۆی پێویستی بە هاوکاری زیاتر چکە هەتا بێت لەوانەیە ئاستەنجەکان زیاتر بێت ئێستا ئاکە تۆیە لە جامی جیهانی ئەنجام بەدەستێنی نارە بۆ زیاکە خەڵکێک هەیە چای بمەهڵنایەت ئەمە زۆر گرنگە ئێمە ئیسەبی لۆ بکەینەوە کە چۆن نارەکانمان بکەین بە دۆست لەژێر زەختی ئەوەی کەمە هەڵبژاردەیەکی نیشتیمانیە ئێمە چۆن بتوانین فەندی زیاتر بۆ ژیما پیاکەین بۆی ئەم کچانە کەمان دوی ڕێگای باسکتبۆڵ و ناوی عێراقیان کوردیان عێراق و کوردیان بە هەموو جیهان ناسان چۆن وایە بکەین بەردەوام من بەبێ ئاستەنجێم کچانە ئینڤایرۆمنتێک کەش و هەوایەکیان بۆ دروستکەین توانن بە ئاسوودەیی وەرزش بکەن بەبێت ترس و دڵڕاوچێ چۆن توانین ئەرک لەسەر دایک و باوکەکانیان کەم بکەینەوە ئەمانە گرنگن ئەوەی کە گرنگ نییە حکوومەت یارمەتیمانە چکە ئێمە ئێستا ژیما بەڕاستی وای لێ هاتووە ژیما پێویستی نە بە حکوومەتەوە نە بە هیچ کەسێ نەک لە بواری مادیە لە بواری معنەوی بە باسیکەین ئێمە ئێستا بمانەوە نەمانەوە ژمارەیەکی گەورین لەسەر عێراق بیانێونیانێ ئەوانیش بێ هاوکاری ڕێکخراوە بکە بێ هاوکاری ئەم ئەکادیمیایە بکەن ئەنای کەلیمە ئەم ئەکادیمیا خۆی چی ئەکادیمیا گۆڕنی ژیانی کەسەکانە بە شێوەیەکی زانستی و داهێنانە زائیدەن بەدەستهێنانی ئەنجام ژیما ڕێک ئەوەی کردووە کاگاسۆ ڕێک بۆ ئەکادیمیای کاری کردووە کە هەموو ئەم ئامانجانەی پێکاوە کاک ڕزگار سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا سپاس بۆ بەڕێستان لە داهاتوە ئەنجامی ناوازایە بیستن لە داهاتوە کچانی کوردەبین زۆر دووڕۆن هەروەک چۆن شەڕوانەکانی سووریا توانیان شەرەفی کورد و کۆبانێ پارێزن ئێمەش هەمان شێوە نمونەیەکی زۆر جوان پێشکەش بە جیهان بەڵێ زۆر سپاس کاک ڕزگار